بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین. بەرنمەیەم جارەمان لە شاری قەڵات زێ تۆمارەکەین. ئەم شارە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا چەندین جار لەلایەن ڕژێمە داگیرکەرەکانی کوردستانەوە بردومان کراوە و بە سەدان کەس لە خەڵکی مەدەنی ئەم شارە لەلایەن ڕژێمەکانەوە شەید کراون. ئەم گۆڕستانەی کە ئێستا ئێمان بەرنامەی لێ تۆمارەکەین گۆڕی چەندین شەهیدی قارەمانی ئەم شارەی تێدایە. ساڵی 1994 بە دروستی لە 6/8/1994 ئەم شارە لەلایەن ئێرانەوە بردومان کرا کە تێیدا لە ماوەی چاوتروکانێکدا 21 کەس لە چەند بنەماڵەیەکی ئەم شارە شەید کران و هەروەها 10 کەسیش بریندار بوون کە تا ئەم کاتەش بەدەست برینەکاریانەوە ئەناڵێنن. ئێمە ئەمڕۆ کەسێکمان لەگەڵا کە بۆ خۆی لەو کاتەی کە بردومانەکە ڕوویداوە لەو ماڵەدا بۆ و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات. کاکسین بەخێر بێ بۆ بەرنامە. سپاس دەکەم یاخوا بەخێر بێن، خۆشحاڵم باتان دەستان خۆش بێ بۆ خۆتان ئەو بەرنامەتان. دیارە پێشەکی ئەمێ داوای لێبوردن بکەم کە ئێمە بەهۆی ئەوەی کە ئێمە جارێکی ترباسی ئەو ینی تاوانە ئەکەین برینەکانتان نەکولێنێن، بەڵام ئەمە جینۆسایدێکە کە ئەبێ خەڵک بیزانێت، ینی بە تایبەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ بە تایبەتیش حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتانی دیکەش کە پەیوەندیدارن لەگەڵ ئەم مەسەلەیەدا. پێم خۆش بوو باسی ئەومان بۆ بکەی. ئەم شارە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا چەندین جار بردومان کراوە. ئەکرێ پێما بڵێ چەند جار ئەم شارە بردومان کراوە؟ بەڵێ لە کە ئەوەی زۆر زامەکەی زۆر قوڵ کردینەوە 74 کە بوو بەهۆی کوشتارێکی زۆر لە سەردەمێکەوە جامعەی برایانی سلێمانیمان هەموو کوردستان هات لەسەر ئەمری خوارێ خۆشببوو مەلامسوفای ڕەحمەتی هات لەو قاعەی قەڵازە جامعەکەیان دروست کرد. بەڵام جامعەکەیان خەڵتانی خوێن کرد لە بەرەبایانیەکدا لە 74 بوو بە قەسابخانەیەک کە لە هەموو کوردستان دەنگی دایەوە کە تەنانەت ئەحمەدی حاجی سابری سەر و پرچەکەی کچەکەی لە فەڕەنگسا ئیستیقبالیان کرد تا ئێستاش لە مەتحەفەکەی ئەواندا هەیە. بەڵام مع الأسف کە ئێمە ئەو هەموو قەسابخانەمان بەدەست هات هیچ کەسێک نەبوو هاواری ئەو شاری قارەمانەی بگەێنێت کە ئێمە وەختی خۆی لە زمانی مەلامسوفای ڕەحمەتیشەوە لە زمانی مامجلای ڕەحمەتیەوە ئەم شارە شاری دووجار شەهید بوو، شاری قارەمان بوو، شاری جامعە بوو، شارێک بوو هەرچی خەڵکێک هات با لێرەکانە جێگەی دەبووە. حکوومەتی بەعز جارێکی دیکە هەستا بووە 1970 لەوێتەوە دیسان دەستی کردەوە بە کوشت و کوشتار لە ناو خەڵکەکەدا بوو بە شەهیدکردنی چەند کەسێک و بریندارکردنی کە هێندێک بریندارەکەمان مامۆستا عومەر خدرنودی لا یەزال بە قاچەکەیەوە دەناڕێنێت و هەتا ئێستا هیچی بۆ نەکراوە و کەسێکیش نەبووە دەستی بگرێت و لە ئازارەکەی کەم کاتەوە. جگەلەوەی کە لە ساڵی 74دا بردومانکرا ساڵی 1970 90 ئەم شارە لەگەڵ زەویدا تەخت کرا. لەوێ چی لێدە چی لەسەرەوە چی تێبیڵێ پێشەوەی باسی کارە ساتەکەی 6/8/94 بکەین. طبعا تەرحیلکردنەکەشمان چۆن ئێستا جینۆسایدەکە ئاوە جینۆساید بوو لە عەقڵ و مێشک و بیر و باوەڕمان لە هەستمان. ئێمە خواخوامان بوو لە شارەکەدا بمرین و بەڵام تەرحیل نەکرێن. بە هەر حاڵ ئێمە تەرحیل کراین کە تەرحیلەکەشمان ئەو جاس و مشتەسارانەی کە کوردن و بەخۆیان بە برای کوردی ئێستازان و کەوا خانەنشینیان هەیە لە هەردوو حیزبەکان و لە هەردوو لایەنەکانەوە ئێمە زیندووترینشتمان ئەوەیە کەوا مستەشارێکە لە تەرحیلی هەر چوار پارچەی کوردستاندا بووە لە کوشت و کوشتاردا بووە ئێستا خانەنشینی بۆ کراوە بە پلەیەکی زۆر بەرز. من خۆم یەکێکم لەوانە کە لە سەردەشت داوت کراوم تەماشام خانەنشینی هەردوو حیزبەکە لەوێ دەبینم بە مەعاشی 800,000 دینار 300,000 دینار. نازانم ئێمە خۆمان ئەو هەموو فەقیر و دامەوەمان هەیە بێن شارەکەمان کاوە لە بۆمان بکەن بە مەشروعێک خاوێنکەن و برینەکانی ئەو دەڤەرەمان بۆ ساڕێژ بکەن. بەڵێ جا تۆ چیت لەبیرە لەسەر ئەوەی کە تۆ پێڵەی تەرحیلکردن ڕاگواستن ئەو ڕۆژە چی کرا چی ڕوویدا لەم شارە بە چای خۆ چی بینی؟ ئەمەی کە من بە چای خۆم دیم سارەی گازکاری عەسکەری دەگەڕات ماوەی بۆ دادەنێن شەو دەهات بەسەرماندی بوو سپێنێ بۆ دوو سپێت تەواو دەبێت. بەڵحەڵ ئەم موعدی کە بۆی دانابووین لە پێش خۆمانەوە خانۆکەمان کە بە ئەشیاشەوە بوو شۆڤڵیان لێدا دایان تەقاندەوە. بەڵحەڵ وای لێ هات ئەم لەم شارەدا هەتا خۆم ئامۆژنێکم هەبوو
وتی حسێن ئەمن بێنە ئەتۆ حەدێکم دێ با بمرم لە بن ئەو داری بمنێژن بە ئەم تەرحیل نەکرێن لەبەرەوە خاک و وەتانمان ئەوەندە بەلاوە خۆشەویست بوو وەڵێ کە تەرحیلیشیان کردین بۆ ئۆردوگای زۆر ئەمریکان هەر هەمان کوردەکانیان هێنایەوە لێرەکانەدا خەڵکی دیبەگە بوون لەسەرمان دەگەڕا بە سەرماندا ئیهانەی دەکردین خۆم کارەبەچیم کارەبام دەبەست دەمون کاکە دەگونا حەقیەوەتانی ئێوە ژیانتان بەخەوە بێ باشەی حیزبی باس تۆ باسی تاوانەکانی حیزبی باسمان بۆکەیان باسیەکان چیان نەکرد لەم شارەیە بەعسیەکانی قوربان هەر وەکو ئێمە تەرحیل کران پێشەکی بەڵام ئەوان هیچ توانایان بەس بۆ ئەوە بوو کە من بکوژێت تۆ بکوژێت ئەبۆ کاتە دەستیانە بوو دەنا بۆ ئەوان نەبوو نمونەی زیندوان مەلا دەڵگەی لێرە بە وەفدێکە سوور لە بەغا داوای لە سەدام حوسێنی خوێن ڕێژ کرد تەرحیلمان نەکات یاخود ماوەیەکی مەمان تەعزیر کاتەوە ئەوی شتیوان نییە لەبەر ئەوەی ئەو تەرحیلکردنە ئەمریکەوە دەبێت بکرێ بە قەڵازیان دەگەت ڕەس الحەیە یا وادی الفتنە بەڕێز مەلادەڵگەی لە بەغدا کە گیرا ماوەیەکی زۆر گیرا تەرحیل تەوا بوو ئەو جار مەلادەڵگەی لەسەر هێندێک تەکلیفی خەڵکی باش بەریاندا چی بۆ گێڕانەوە کە دوای ئەوە بینی تۆ بۆ خۆت بەڵێ چوومە لای وتی من داوام لە سەدام حوسێن کرد لە ئەدناخێڕولا کرد لەوانە کە نەرمونیا من لەگەڵ تەرحیلکردنی کوردستاندا تێوە ئەمریکا کراوە ئێوە تەواو من ئەوجا ڕانێ دەکەین ئەوجا چوار قوڕنە دەکەین ئەوجا دەگەینە کۆیە بەس خوای گەورە کردی دەستی ئەوەی نەبوو کە هەر وەکو ئێمە دەفەری پژەر ماڵوێران بووین ئێمە کە دەڵێن ڕانێش ئێمەش ئەوانین کۆی ئێمە ئەمەش ئەوانین هەمووی کوردستان ئێمە بۆمە هەر چوار پارچە یەک ئازارێ یەک خەمە یەک نهێنیە بەڵام ئێمە برینمان ساڕێژ بوو بۆی کەوا ئینتیفازە دەستی پێکرد یەکێک لەوانە خۆم بووم کە بە کامێرەی ڤیددیۆ ڕاپەڕینەکانی گرتنی کەرکک هەمووی خۆم بە کامێرە گرتومە ئەودا کە ئاوارەش بووین بە ئاوارە بوونەکەشمان هەر هەمومان بە یەکەوە بووین کاک حوسێن ئێمە ئەگە باسی ڕوودا یاخود کارەساتی شەشی هەشتی 1994 بکەین بەداخەوە و کاتە بەهۆی ئەو شەڕە نەگریسەی ناوخۆوە کە هەبوو ینی شارەکە بووە بە مەیدانی جەنگ پێش هەموو شتێمێ بزانم بۆچی ئێران ئەم شارەی خەسف کرد ینی هۆکار چی بوو قوربان هۆکارەکەی ئەوەیە ئێمە ئێران بەشێک بوو لە شەڕەکە بەڵێ بەشێک بوو برادەرانی یەکەتی لە ناو شاردا بوون برادەرانی پارتی و ئیسلامیەکان دەرەوە بوون ئەو تۆپی 175 میلیم هات لە ماڵی ئێمەیدا دزەیەکی ئەمریکی هات لێەوە هەموو قیاسیان کرد چۆن کراوە هەر ئەوە قسەی ئەو پازداری بەکوتویەتی ئێمە بۆ هەر کەسێک داوامەکە تۆپ لێ دێن یعنی ئەو تۆپێک کە لێدا لە ماڵی ئێمە خەڵکەکە لە ژێرزەمینی ماڵی کاکسمایدا بوو لە ژێری ماڵی حەسەنی برامدا بوو ئەو کاتە نەفەسێک بوو دائیمەن عادەت تۆپەکان نەختێک درەنگ داهاتن کە تۆپەکان ڕاوەستان خەڵکەکە تەحملی لەکە زۆر گەرم بوو هاتنە دەرێ منش بیری ئاوم هەڵکرد بوو بۆیان خەڵک ئاوەکەی دەخواردەوە ئەو کاتی سەهۆڵ نەبوو سۆڵ قالبک بە 40 دیناری ئەو دەست نەدەکەوت خەڵکەکە لە تاوان هاتە دەرێ کاتە دەرەوە دەم و چاوی دەستیان بە شوێنی و نەختێک خۆیان فێنە کردەوە هەر لەو قسانەدا بە من چوومە ژێرزەمینەکە بە لەحزە بیرەکەم کوژان دەوەکتم بۆی گەڕەگەری ئەو مەکینەکە باش نەبوو ئەوانەی کە هاتبوون ماڵی ئێوە بەڵێ کێ بوونەوەە ئەوەکوۆ هاتبوون ئەمە هەر چەند کەس بوون خەڵکی دەور و بەرە گەڕێکی خۆمان بوو هەمووی خزم و کەس و کاری خۆمان بوون هەمووی دەور و بەرەکە ئێمە دایمەن خەڵکی قەڵازەوە مەشوین هەر شوێنە کاتبا ئێمە میوانداریمان دەکردن هەتا میوانەکانی کە خەڵکێکی دەمایەوە لە ژێرزەمینی ماڵی کاکسمایل خۆم حەسەن ئیبرام دەگەڕین بەسەرێندا کەم و کوڕی هەبوو شت هەبوو نان هەبوو بۆمان دەبردن خەڵکیش نەختێک وەزعی باش نەبوو لە مادیدا لە خواردندا لەو کاتە تۆپەکە لە ناوەڕاستی ماڵەکەی ئێمەدا بوو بە 21 شەهید و دەبریندار پێشەوەی پێش تۆ بارانەکە پێش تۆ باران چەند کەسی تیا بوو ماڵەکە چەند کەسی ماڵەکە ئەوەی کە تێدا بوو ئەو کاتە ئادون دەرێت زیاتر لە 50 کەس دەبوو بەڵێ لە خاونەکەی منیش و ماڵی حەسەندا لە هۆدەکاندا بوون کە ئەوەی لە دیوی دەرێدا بوو لە هۆدەکە باش دەرچوون بەس ئێستا کەنێش یەکێک لەو فاتمەخان لەو خوشکەی ترمان ئێستاش بە برینەکەیەوە دەناڵێنێ منداڵەکە ئێستاش سەقەت بووە کەسێک نییە هاوکاریەکی بکات و برینەکانی ساڕێژ کاتەوە کەواتە ماڵی ئەوکو پەناگەیەک وا بوو بۆی ئەو خەڵکات بوو ژێرزەمین و شتان هەبوو ژێرزەمینمان هەبوو بیری ئاویشمان هەبوو بەرامبەر ماڵی ئێمەش ئەو بەر ئەوبەر جادە ماڵی کاکسمایل بەڕاستی ئەوە کاکسمالیش کردی میوانداری هەر هەموو خەڵکی کرد و ڕەحمەت لە دایک و باوکی ژێرزەمینەکەی ئەو 1000 کەسی زیاتر لەگەشت زۆر ژێرزەمینێکی گەورە بوو هەتا هەندێک ئافرەت هەبوون شەوانە نەیان دەوێرە بچنەوە لە ترسی تۆ باران و قاسفەکە لەوێ ئەخۆتن لەوێ ئەخۆتن بەڕاستی کاکسمایل نەرمونیان بوو
خەوی ئیسراحەتی خۆی تێکدا بوو بۆ ئیسراحەتی ئەو خەڵکە ئەوانەی کات ماڵیەوە ینی زیاتر ژن و مناڵ بوون گەنجی تیا بوو بەڵێ گەنجی تێدا بوو ژن مناڵی تێدا بوو ئەمەی کاک عومەر کە خۆی هاتە ناوماڵەکە خۆی گەڕایەوە سارەکەی بێنێتەوە عومەر چیە؟ ئەم عومەر میرزا عومەر چاوشین ماڵ و مناڵی 6 نەفەر هیچی بۆ دەرنەچوو تەنها خۆی دەرچوو کە خۆی دەرچوو هاتەوە ئیتر بوو بە سمبولی شەیدەکانمان بەڵام مەعەلەسەف خۆشی لە تاو ئازار و ناڕەحەتی خۆی خۆشی کۆچی دوایی کرد دروست سەعات چەند بوو کە تۆپەکە یای لە ماڵەکەتان سەعات 4 دەیز بۆدا بۆ دەی بەیانی بەڵێ بۆ دەی بەیانی کچەکەم لەوانە دەور و بەری خۆمان ماڵی بەهرەوانەی دەمووی دەستە خوشتی بوون تی باوکە ئەوانە ئێمە ژێرزەمینمان هەیە ئەوانە لە ژێرزەمینی ماڵە کاسمالی هێنان درێ بە حساب نیۆڕۆ داوەتی کردبوون کە داوەتی کردن خەریکی شێژلێنان و مەشغوڵی ئەوە بوون ئیسراحەتێک بە خۆیان بدەن لەو کاتە ئەوان هاتنە دەرێ بە پێکەینەوە دەستیان بە قسەکردن کرد ئیدی لە ناوەڕاستەوە چی ببینین قەسابخانەمان دیت تۆ بۆ خۆت لەکوێ خۆم ئەو کاتە لەو شوێنی قەسبەکە بووم بەڵام بە لەحزە چوم زەمینەکەی ماڵە حەسەنی برام ماتۆری ئاخم کوژاندەوە بە لەحزە بەڵام ئێستا ئەڵێم لە پێش چاوی ئێوەش هەموو دنیا خۆزگە لە بە خۆزگە منیش لەگەڵ ئەوان شەهید بوو مامایە ئەو دەرەجێ شەهیدیم بەسنسی بەیان نەک ئەوەی 29 ساڵە لە کولە مەرگی و لە ناڕەحەتی ژیانماندا دەژین بەڵێ باشە تۆپەکە یای لە ناو خانووەکە یاخودیای لە حوشەکەیە هەمووی لە حوشەکەدا لە حوشەکە بەڵێ خۆتان ئێستا بە چاو یەک تۆ بوو یاخود یەک تۆ بوو تۆپەکە 175 ملیم بوو لزنیەک هات کەشفیان کرد و بە حساب ئەمە ئەو تۆپە لەکوێوە لەسەری جاسوسان هاتووە لە ئێرانەوە هاتبوو ئەو کاتی پارتویەکێتی ئەو تۆپیان پێ نەبوو بە کۆڵی دارن بیبن و بێنەوە کەواتە بەڵگەتان چییە بۆ ئەوەی کە ئەم تۆپە ئێران تەقانوێتی و خەڵکی تر نەی تەقانەوە مەسەل بەڵگەمان ئەوەیە کە لەسەری جاسوسانەوە هاتووە لوزنێکی ئەمریکیش هەر ڕۆژێک دوای ئەوە هاتن جیازیان پێبوو قیاسی هەموو تۆپەکەیان کردو هەموو شەزارەکە کرد بەڵام ئەگەر ئێران خۆمان دەستی نەگرین ئێرانش نایە ئەومان بۆ بکە کە خۆمان دەستی ئێران نەگرین ئێران نایەت لە چنارۆکیەوە بچێ برادرانی دیموکرات بەرسۆبدا و خانۆکانە بەسەردا بڕوخێنێ ئەوە هەر خۆمان تاوانبارین خۆمان بەرپرسیانی لەوەی خۆمان ماڵی خۆمانی بەران دەکەین لەنا ئەوان ماڵی ئێمەیان پێوێران ناکرێت ئەگەر ئێمە دەستیان ڕانێکێشین بەڵێ کەواتە ینی بەڵگەی تەواو هەیە کە ئەمە تۆ پێرانی بەڵێ بەڵگەی تەواو هەیە لەبەر ئەوەی لە شەهیدەکانیشماندا هەموو لزنێکی توبی هات دانیشتن لە قەڵازە لە ڕانیا هەموو بەڵگەکانی ئەوجار هەمووشی دیارە کە ئەوان تۆپی 175 ملیم هەموو بە پارچی ئەوان پارچە بوون فەرمەگەر کەسێک زاتی وە بکات لە فیلمەکە دیارە هەموو جەرگ و دڵیان هاتووە بەڵێ باشە ئەو کاتە شەڕ هەبوو لە ناو شارە شەڕی ناوخۆ بوو شەڕی ناوخۆ بوو بەڵێ بینی کێوکێ بینی پارتی و یەکێتی و ئیسلامیەکان پارتی و ئیسلامیەکان یەک جەب هەبوون لە چاوەی هێرۆیە بوون یەکێتی هاتەوە دوای طبعاً ئیطلاعات هات بەدەودا یەکێتی ڕای کرد و دوای یەکێتی هاتەوە ئیتر فیلمەکان ئاوا دەست پێ کرد بۆ قوربەسەری و ناڕەحەتی من و تۆ کە من و تۆ بە ئیسراحەت دانەنیشین چۆن بەهاناتانەوە هات لە کاتی تۆپکە تۆپکەوت ینی خەڵک چۆن بەهاناتانەوە خەڵک مووقیفی زۆر بار بوو خۆم یەکێک سارەکەی خۆم هێنا لە ماڵی حەسەن و لە ماڵی من 21 بەتانی و بەتانی لەگەڵ بە بریندارەکانەوە هەر سیارە هات ماڵیان ئاوادان بێ ئێمە دەفەرێکین بەڕاستی لەناو ئاگردا هاوکاری یەکترمان کردو و هاوکاری هەموو کوردستانمان کردو هەمومان وادی ئەحزابمان کە پێ دەڵێن ئێمە تەجروبەی حیاتیمان هەیە خۆم مەیتەکانم بردن من کچەکەم لاسەرێکم دەدوێ نەورۆزی ڕەحمەتی عینێشت چەند کەسی چواری نزیکی خۆت خێزانەکەم نەورۆز شەفیق مامە کانی حوسێن حاجی عەلی قەدەم خێر حوسێن ئەوە براژنم بوو بەرهەم پاشی 15 ساڵ خوادای بە حەسەن ئەوە چواری ئێمە ئەوەی عومەر میرزاش هەر ئێمە بوو 6 نەفەر ئەوەی ماڵی کاک عەڵڵاش سێ دانیان هەیە کچەکەی من داوەتی کردبوون بەڵام مەعەلەسەف داوەتەکەیان نەخوارد داوەتەکەیان بوو بە خوێن و بەشین و بە گریان کەواتە تۆ ژنەکەت و منداڵێکت و بەڵێ کچێکم بەڵێ کچێکی خۆت بە مردمدا بوو بە حساب بگوازێتەوە خێزانەکەی حەسەنی بنام مناڵێک حامیلە بوو 2 ڕۆژی ما بوو حەملەکەی دابنیە بەرهەمیش پاشی بەرهەمی 15 ساڵ ئەویش لە باوەشیدا پارچە بوو هەتا حەسەنی برام دەگەریا لە جەقۆیەک بۆی سگی خێزانەکەی بڵێ بناڵەکەی بێتە دەرەوە ئەو قەسابخانەی ئێمە دیتمان خوایە هیچ کەسێک نەیبینێ لە هەر چوار پارچەی کوردستان بەڵام مع الأسف فرمێسکی کاک مەسعود فرمێسکەکانی نەسڕیەوە مام جەلال فرمێسکی نەسڕیەوە خوا لێ خۆش بوو کاک نیشوان کتی من بۆ هیچ کەسێک نەگریاوم بۆ تازە ئێوە گریاوم
بەڵام مع الأسف هەمووی بۆ فرمێسکەکە تێدا بوو چاو ساخەکانیان وان کرد ئێمە نەبینن ئازارەکانمان کەم نەکەنەوە بەڵام ئێستاش والله برینداری وایە خانوەکەی سیارەکەی فرۆش بۆ برینەکە ئێستا چاک نەبووەتەوە بۆ دەبێ ئێمە مزەحی ئەو هەموو کوردستان لەسەر سەری قەڵازێ بێت ئاواهی بەرامبەرمان بکەن باشە گەر باسی برینارەکان بکەین یاخود چۆن ئەو هەموو جەنازەتان کۆ کردەوە چۆن ناشتنتان چێ ناشتنی قوربان ئەمە جەنازەکەمان لە ڕانیەوە ماڵیان ئاوادان بێ خەڵکانی ڕانیە پشدەر بیتوێن کۆیە هەموو کوردستان سلێمانی هاتن بەڕاستی ئێمە تا ماوین کە دەڵێم ڕانیە خەڵازەیە قەڵازە ڕانیە ئێمە هەر هەمویان مەیتەکانیان بە ئیخوان زانی بەڕاستی لە ڕانیەوە ماڵیان ئاوادان بێ لە خەستەخانەکان لە مزگەوتەکان هەمویان کفن و دفنیان کردن هەمویان بۆیان شوێنین بە ڕێڕۆسم هێنامانەوە ئەلێرە بیان نێژینەوە بە قەڵەباڵغیاتینەوە نەگەیشتینە دەواازەکەی سەر ئەوەی کە جەنابتان هاتوون دیسان دەستیان کردەوە بۆ تۆبارانمان هەندێک خەڵکی جەری هەبوو دەگوت دەبێ خوێنمان لەگەڵ خوێنی ئەوە تێکەڵاو بێ لەو مەزاری جەنابتان تێدان هاتن ئەلێرە ناشمان هەتا ناشمان 20 تۆپی زیاتر لەو لەبەر و لەو بەرمان دەدا پرنچێک دەهات بەسەر تابوتی مەیتەکان دەکەوت خەڵکەکە هێندە جەری و پیاوەکتی ئللا بەجیان نایارن تا ناشمانن ئەی بریندارەکان چۆن بریندارەکان لە ڕانێبوون لە خەستخانەی ڕانێبوون هێندی شتیان بردن بۆ خەستخانەی سلێمانی هەتا فاتمەخانێکمان هەبوو لە فاتمەخان یەکێک لێ پرسبوو ئەو تۆپەی شوێ بود وڵی ئێران لی داوین ئەو جاری یەکێک لە مەحاولەدا کە هیچ مۆزەفێک لەوێ نەبوو فردێکی هاتبوو دەرزێکی بەدەستەوە دەرزێکی زەهراوی لە فاتمەخان بدا کە خۆی بانجیکەن و خۆی بگیرێتەوە ویزبوویان بیکوژن لەبەرەوەی گوتبووی ئەو تۆپە ئێرانە چون یەکێتی پارتی تازە دەستیان بە چەک دەگەریت ئەوە نەبوون ئەو تۆپە قورسە هەیان بێ و کیانێکی بتوان لێماندا گەر بکرێ بکەوێ باسی ئەو ڕووداوی ناو خەستەخانە بەچی ئازانی بی فاتمەخان کە ئەم کەسە هاتووە و ئەوێ بیکوژی ئەمە لە ڤیددیوەکەدا خۆی تێدا بە کامیرۆی ڤیددیۆ کە ئافرەکە دەسێت سەری قسە دەکا خۆی خۆی دیفاع لە خۆی دەکا و خەڵکەکە بانگ دەکا هاوار دەکات لە دەست بۆچی ئەویزبی چی ئەویزبی کوژێ لایەن یەکوێ نازانم ئەوە خۆی فاتمەخان نەزانێ ئافرەتێک سندێکی بەدەستەوە کردووە بسوێتی کە ئەو مۆزەفێک لەبێ لە خەستخانە کارمەندێک نەبێ ئیشی بۆ چێ بێ دەرزێک لۆ بدا کە کچەکەی لە تەنیشتێتی ئەو لاڕومەتەی هیچی نەماوە قڕبەسەرە ئێستا کەنیش ئەو تەماشای کە ئاسارەکەی پێوە دیارە مەبەستی بوو لەوەی کە بیکوژن بۆی تاوانەکە پەردە بۆی تاوانەکە پەردە پۆش بکرێت ئێستا ئێمەش ناتوانین بڵێن یەکسەر ئێرانە سوێنی من لە قەڵات بچم ئێران پەتم بەم لایەوە چۆن ئەوە تۆبی بەڵام شەڕی ناوخۆ قیادەکانمان چاک دەزانن بەڵام مع الأسف هێندە جەری نین کە بە پاتەیەک هاتنەوە ئێستا کەینێت لەبەر خان و vێلایەکە و پارەکانیان ناتوانین چ حەقیقەتێک بڵێن ئەگەر ئەوان نەبوون باشە ئەدی یەکێتی و پارتی شەڕتان لەسەر چ کرد ئەدی یەکێتی و پارتی فەرموو ئەو قەسابخانەی لە ئێمە کراوە لە ژاراوەش کراوە کاکە لەسەر پردەکەی ژاراوە زیاتر لە 10 کەس 15 کەس بە یەک تۆم لەناو کۆستەرێکدا پارچە بوو بەس نازانم بۆ خەڵک گوێمان لێ ناگرێت نازانم بۆ ئەو حکومڕانیە ئێمە کە ئەلێرەوە بە وەزیری شەیدان دەڵێن کاک عەبدوڵڵا ئەوەی ئێمە 2 ساڵ بۆمان ساڵ و نیوەک بۆمان کرا بە فعلی معاشەکەمان بوو بە 500 دینار 500,000 دوای ئەوەش کاک عەبدوڵڵا هەستا وەکو دەستخۆشی وەکو هەنجوینی دۆزی بێتەوە لە نەدارەکە ئەوەی ئێمەی بڕیت چوین مواجهەمان کرد کاکەوە ئەمرنەوە 4,000 کەسمان بڕیوە ئەویش کاک بێرەفان ئێمە مەمنونین دەستخۆشی دەکەین لێرەوە تی قوربانجان ئەم 21 شەیدا ئەمە جینۆسایدە ئێمە دەتوانین وەکو جینۆساید ئەمانە حتا تم ئەی بۆ ئەوانی کورتێک هەر هەمویان بە فعلی کراون دەبا ئێمەش بە فعلی بکرێ برین ماساڕژ بێ ئەو هەستا هەر بڕی کتابێکی بۆ کردینەوە بەس کتابەکەش هەتا ئێستاکەنێت لەیەکی 12 ڕۆیشتووە لە ئەنجومەنی وەزیران کەسێک کتابەکەی نەدۆزینەوە کاک حوسێن ئەگەر باسی شتێکی گرنگ ئەوەیە کە لای ئێوەکو بەڵگەیەکی زیندوو ماوەتەوە بەڵێ وێنە و ڤیددیۆی ئەو قوربانیانە چیە گرتوێتی قوربان ئەمایات ئەو ئیزاعی ڕاپەڕین هات ئەوەی برادرانی یەکەتی هاتن خەڵکی خێرخواست هەبوو کامێرەی پێ بوو دەیگرت خۆشمان کامێرەوان بووین کامێرەم هەبوو ئێمە لە هیواتمانەوە بوو کە هەر کەس قەزایەک بێ هەتا بۆ نمونە لە کەرکووت پێشەوەی بگیرێ پێشەوەی کەوا بچینە ناو ڕەحیماوە خۆم بە کامێرە هەموو شەڕەکانی هەموو جەماعەتەکانمان گرتووە ئەو دەمای ئەو لەحزەیە نەبوو ئەوە بڵێ پارتی و بڵەیەکە هەمووی بە یەک ڕوح و بە یەک نەفسیەت بوو بەڵام مع الأسف
خەڵکێکە بوو لە هێرۆ دانیش دۆکتێتی وڵی تۆپەکەی لە جێکی باشداوە ماڵی حەسەن حوسێنی حاج عەلی بەران کردووە بەڵام ئێمە لە فەڵەستین منداڵێک شەید دەبێ بەی خۆمان دەزانین هەر کەسێک غەدری لێ بکرێ غەدر لە ئێمە کراوە ئێمە چوار پارچەی کوردستان بۆمان دەگرێت چوار پاستەی کوردستانمان تازێبار بوو بۆ ئێمە کاک حوسێنەوەی کە باسی دروستکردنیە مەزارەی کە کردوتانە بەڵێ بۆچی مەزارەکان تەقانەوە دوایەوە کەی ینی پاش چەندە مەزارەکان تەقانەوە پاش ساڵێک دو ساڵ ئێمە بەڕێز مامزەلا کە بانگی کردین والحال هەموو تەکلیفی ئێمە شەڕەکان بوەستێ ئەوەی کە ئێمە مزەحین کەسی دیکەن مزەحینە بێ لە خوالێ خۆشبوون مامجلال لە بەڕێز کاک مەسعود هەر هیوات و دەنگ و ڕەنگی ئێمە بە کامێرە هۆیە بە ڤیدیۆ هەیە داوای شەڕاوەسان دەکەین لە هەردوو لایەنەوە بەڵام ئێمە تەکلیفمان بووکمان ئێمە ئەو شەیدانەمان بکەنێن یەک چادر بۆ ئەوەی میلەتی کورد جارێک هەر کەسێک لە ڕێکات بزانێ 21 شەیدە شەڕی دەستی ناوخۆتانە ناوخۆیە بۆ هیچ کەسێک زاتی ئەوە نەکات جارێکی دیکە بتوانێت شەڕی ناوخۆ دروست بکاتەوە میلەتی کورد بکرێت تاقانەوەی ئێرەکانش تابلویەک خزمێکمان هەیە ئێستا لە ئەمریکایە تابلوویەکی زۆر مهمی کرد بوو تۆپێک لە من بەرماڵەکەەوە هات بۆ دەرە پێیان قبول نەکرا نازانام چی بوو شەوێک هاتن جاریان بۆیە ناین مەزارەکەیان هەموو تەقاندەوە کە تەقاندیانەوە ئێستا خۆتان دەبین هەموو تەقیوە و بە داوا لە هەر بەڕێزێک بێت دەستی یارمەتیشکە خۆیان بێن بۆمان تامیرکەنەوە بۆ ئەوە ئێمە سوکنای دڵمان بێ کەسانی وەکو ئێوە دێن ئەو چێلانە بە پارچە پارچی و شکاوی نەمینێت بەڵێ باشە ئەو کاتە هیچ دێکۆڵینەوە کرا کامە چی ئەمەی کردووە چۆن نەکرێ مەسەڵەن خەبرۆمە لە بەچ دیانەتێک بەچ ینی هۆکاری ئەوە چییە بە بڕۆیەوە هۆکاری ئەوەی هەموو ملبەرنانی سیاسیە هیچی تر نییە دنا ئێمە نەپێش باشە نەلایەنبین قابی لە پارتی وێکێتی هات بنەمان ئەوان نایکەن بۆ تێکدانی مەسادی پارتیوێکێتی ئەوە دەکەن و بۆ ئێمەش کە ئێمەش جارێکی کە بە خۆمان نەڵێن کوردین هەتا ئێستا هەمانە دەڵێ خۆزگەم بە سەدام حوسێن بەڵام بە ئەوانە نا دەباوانە بێ دەبا ئێمە هزار ساڵی کە نەڵم خۆزگەم بە سەدام حوسێن کە چونکە سەدام حوسێنیش کەمی لێ نەکوشتین گومانتان لە چیەکەواتە چی ئێرەی تەقانەوە بەڕایەوە هەر ئەوەیە کە ئەوانەی کە تۆپەکەیان تەقان ئەوان تەقان واللهی ئیتر من وەکو گومان نازانم چونکە بەڕاستی هەر کەسێک بێ من زۆر هاتن تی خوێنتان دوا دەکەین ساڕکتم کاکە ئەمە گومانمان لە کەس نییە من شەو لە ماڵەوە خەوتم کە لە ماڵە خەوتوم تاوانە هەر کەسێک تاوان بارکەم بەڵام ئەو تاوانە قبول ناکرێت هەم لە لاخوای هەم لە لای میلەتیش هەم لە لای خەڵکی دڵسۆزیش ئەو شەیدانە پێم وانێ ئەو شەیدانە هەر من و حەسەنی برام و خەڵکەکە بۆی بگریا بە وەڵڵای هەر چوار پارچەی کوردستان بۆی گریاون ئەنی من پێم وایە کورد هەر پارچەی کوردستان شەهیدێک بێ ئی هەمومانە زۆر باشە کا حوسێن ئێمە وچانێ وەرەگرین و دوایی یاخۆ پشوویەگەین و دوایی درێژە بە قسەکانمان لەین و پرسیاری ئەوەکەم کە تۆڵی هەموو کوردستان بۆ تانگریاوە بەڵام ئەم کارە ساتە لە ناو خەڵکا زۆر نەناسراوە. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک حوسێن حاجی عەلی کە یەکێکە لەو شایەتانەی کە بە چاوی خۆی تۆپبارانی ساڵی 1994 لەلایەن ئێرانەوە بینیوە. کاک حوسێن باسی ئەوەت کرد کە ینی خەڵک زۆر بە تەنگەوە بۆتان خەڵک گریاوە بۆتان ئەو کاتە بەڵام دوای ئەوە ئەم بەسەرهاتی شەشی هەشتی 94 کاو هەموو خەڵکی تێدا شەهید بوو کەم کەس دەزانێ ینی بەڕاستی ئێستا بڕۆ لە بازار بپرسە خەڵک نازانێ یا لەبیر چۆتەوە هۆکاری ئەوە چییە کە زۆر باز نەکرا؟ هۆکاری ئەوەیە کە ئەوان وەختێک ئێمەیان دەویست بچین لەسەر مەسرحەکان دەست بە هێندێک گوشەی غەڵەت بکەین بەرامبەر بە پارتی هێندێک لە پارتی داهات برادران ناڵم قیادەکان کەسێکی نەفەز نزم چونکە ئێمە هەر جنێوێک بە کاک مەسعود دەین بە مامجەلا دەین بە خۆمان دەین ئێمە پێمان وایە ئەوان چەندە سێڕاعیان هەبێ ئێمە هەر بە کورد حسابین ئێمە ئەبێ حسابی ئەمنی نۆکە بڕۆ هەر نۆک دێتەوە ئێمەش کوردین نابێ شان و شەوکەتی یەک بشتێنین بەڵام ئێمە زۆر دیاری بوون زۆر هاتوچیان پێکردن هەتا بۆ نمونە بەڵام لە ناو خەڵکە ئەم کۆمەڵکوژیە زۆر دیار نییە تەنانەت ڕێکخراوی مافی مرۆڤ هەیە لە ڕانیە ئاگای لە مەنی هەمووی ئاگان لێ بەڵام نازانم هۆی چی بوو ڕێکخراوەکە ئیلا حیزبێک تەقوی نەکردبان یاخۆت ئەمانیش
ئیهمالیان کردین ئێمە دەهۆڵمان لێ نەدا نەبوو پارتی نەبوو یەکێتی ئێمە شەهیدەکانمان بە شەهیدی هەموو کوردستان دەزانین ئەوانش ئەوان ناوێ ئەوانش دەیانەوە قوربان وەکو چۆن ئێمە 50 کەسین بووین بە فڵان کەس نە ئەمە وەکو حیزباتینە بەڵام کە ئێمە برینەکانی خۆمان بە چاوی خۆمان دیخوارێ خۆشمان جەلار کە بۆمان گریە باوەشی بە خۆمان ماڵ منداڵماندا کرد سوکنایی بەدڵمان داهات کاک مەسعود کە بۆمان گریە کە داعوەتێکی کردین سوکنایی بەدڵمان داهات و زۆر خۆشحاڵ بووین بەڵام کاک مەسعود فەرمووی دەتان بینمەوە بەڵام 29 ساڵە لە دیتنەوەی ئەو برادرانە هەتا نمونەیەکی زیندوو کاگنیشتوانی ڕەحمەتی یەکی هەر شەهیدێک 1000 دیناری بۆ ناردین کە وەرماگرت من نەمژارتەوە دوای چوومە ماڵەوە بژارتمەوە لە هەر سەفتەیەک 70 دینار 90 دینار 80 دینار دزرا بوو هەتا عومەر میرزا و کاڵڵام بر لە ناو ئەو شوێنێک کە وەرماگرت دوای پێڵاوی ئێوەیان ماچ هەتا شکاتیان نەکەین ئەمن دەڵێم ئایا ئەو قیادانە بۆ کەسەکانی نزیکی خۆیان دسۆزەکان ناناسن کەسێک بێت لە ئێمە بژێتەوە هەتا برادێک شەوێک عنوانی مەکتەبی کاک مەسعودی داینێ وەرمانگەر دوایی تەلەفۆنی بۆ کردمەوە ئەتۆ کێکتمە فڵاکەس فڵاکەتی تی ئەو شتەکەی بۆ ئەوکەم لە فڵانتی ئەوە جا کۆن بۆ تەواو بوو لە باتی بێ لێم پێکم کاکە کاک مەسعود خۆی فەرموویەتی بەشم خێرت دەگاتێ ئێمە ئەو هەموو شەهیدانە بۆ ڕەنجمە مەزابجێ هیچمان تەعویزێک بەرنەگیراوە ئێستاش بریندارمان هەیە پێویستی بەوەی هەیەکەوە بژیات والحاڵ تەلەفۆنەکەی داخستەوە دووجار بۆم کردەوە جوابی نەدامەوە ئەو جار داوامان لەلایەنێکی کرد تەلەفۆنێکی دیکەمان بەرگرت بمانەوێ بە کاک قوبات و کاک باڤێڵ بتوانین مواجهەیەک وەرگین برادەرەکەش هەموو ئێوارە بوو کتی من ئەوە لەسەر خواردنەوە و ئاوا و ئەمە ئەگەر بتانەوە بیبێنن 22 ڕقە و 22 ڕقەی تێ ئەچێ بەڵام ئەو برادەرم نەدی بوو بەس ڕقم تەلەفۆنەکەیاندا بمێ ئەمیش پێم گوتم مع الأسف کەسی نەفس نزمی وەکو تۆ من کۆمەڵە خوێنێک بەڕێژم بۆ تۆ داوای پارە لە کەس و کاری شەهیدام کەی بۆی بتوانین ئەوانە بمان بین لەسەر ئەو قسانەی خۆت مەسوولی بەڵێ مەسوولم ئەرە وەڵی قوربان منسوونم ئەوان بەمە گوتووە منسوونم لەوەی پارەی ئەو مەزارێ خوا شایدە کە تەقەندرایەوە 23500 دینار دوو بەرپرسی لە ناو سلێمانی خواوەکی چوون بە شەق پارەکەم لێوەرگتونەوە دزی بوویان کە برادرانی پارتی هاتنێ ئەوان چوون بۆ کوێ لێ هاتنەوە تیان پارەکە بڕاوە پارەکە نەماوە چوم شکاتم لێکرد بە دوای کەوتم هەتا گەشتمە سەر ئەنجامی دوو کەس بەشیان کردبوو ئەوان وەکو برا بەشیان کردبوو یعنی تۆ تەوێ بڵێ کە پارەی دروستکردنەوەی ئەم قەبرانە دزرا ئایانەویست بیدزن بەڵێ ئیتامیرەکەی ئەوەی پێشوو بەڵێ کەمان خوارە خودمان جلای 500,000 بۆ تەرخان کرد ئەو برادری ئەویش پارەکەیدا بۆ ئەویش غەشێکی کرد لەبەرەوەی پارەکەی ئێستا بە دۆلار و هێنان و بردندا ئەویش پارێکی زۆری لێ سەرف کرد و هەتا نمونە هاتۆ پارەکەی لە سلێمانەوە هێنا بۆ قەڵازدا 500,000 وەرگرتەوە بۆ 500,000 ئەو کاتی سویسری بەڵام ئێمە لەبەر ئەوەی نەمانویست هێندێک تەشەنە بکات و شتەکانمان وردەوە دەمهەند شتێکمان هەبوو ئەمریکای کرد پارەکەی سەرف دەکرد ئەو دەما 7,000 تێدەچوو پارەکەمان دینارمە 3 من بوو بەڵێ داوا لەوە دەکەم هەر کەسێک هەر پلۆپایەک چۆن حەسەن سیساوی 15,000 بۆ دەرێن پێنجی پێدەگا ئەوانی ئێستاش هەر ئەو بەزمن هەر کەسێک دەیکات لە ڕوانگەی خۆیەوە ئەو حیزبەکە ئێمە دەڵێن کاک مەسعود کوڕی هەر چوار پەرچە کوردستانە دەڵێن خوا لێ خۆش بوو مام جەلال قوبات باڤێڵ کاک مەسرور کاک نەسوان کوڕ و شانازی هەر چوار پەرچە کوردستانە هیوادارم ئەو شانازیە ئەو سەروەریە بمێنێ لەکن هەموو کوردێکی وەکو ئێمە بەو هەموو کۆڵە خوێنەوە ناڵێن خۆزگەمان بە سەددام کە خۆزگە سەددام بێتەوە نە ئێستا ئەگەر هەرچەندی کردویانە ئەوەندەی گەشمان لێ بکەن بێزارنی لێ تۆ لەو کاتەوە گلەیەوەکەی کە ناتبینن و بتان بینن بەڵێ ئێستا ئەو گلێ دەکەم بەڵام لەگەڵ هەموو گلەکانمدا پەنجەکانی خۆم ناشکێنەوە جارێکی دیکە نظامێک بێتە ئێرە تەرحیلم کە ئەنفالم کە هەر من نیم 182,000 کەس ئەنفال کراوە نەماوە ئەمن هەر برین بە تەنیا دڵی مندا نە دڵی ئەوانشدایە ئەگەر لە ئەرعار و لە هەر شوێنێکەوە دەستێک دەبینم بە ئێسکی ماڵ و منداڵی خۆمی دەزانم بەڵام بە هیوادارم قیادەکانیشمان کە ئێمە بخۆیان دەزانن ئەمە بە ئاوڕێکمان لێ بدەنەوە با مواجهەیەکمان بۆ وەربگرن کاکە باشە کا حوسێن بەڵێ لە پێشتر باسی ئەوت کرد کە ساڵی 1994 ئەمریکیەکان هاتوون لێرە تاقیقاتیان کردوانە بەزە و کاتە ئەمریکی بوون یاخود شورتی پۆلیسی نێودەوەلی بوون بەڵێ هاتن لەگەڵ هاتنە شوێنی ڕووداوەکە هەتا خۆم باوەشیان پێداکردم زۆر دڵخۆشیان دامەوە هاتن چوونە سەربان جیازێکیان پێ بوو لەسەری جاسوسانەوە ئەو تۆپە هاتووە 175 ملیم قوترەکەیەتی ئەوە قسەی ئەوان بوو هەتا من داوام کردم بەشکم ئەگەر ئێوە
راپۆرتێک بدەن بە ئێمە سبێنی ڕەنگە لەو شەیدانە لە شوێنێکەوە ئێمە ئەگەر بۆمان بکە شکاتی ناو دووەلی دەکەین بتوانین حەقێکی خۆمانی پێوەرگنەوە راپۆرتیان نەداینێ بەڵام ئەمە لەو کاتەدا بەڵا ئەیدار پێشوازی خەڵکو و دڵنەوەی خەڵکو و برین و وەڵڵاهی کچەکەم منداڵ بوو قەسەم بەخوا بەیانێک لێم هەستاوە هەمووی 20 ڕۆژ بوو خوا وەکیل هێناوی ئەو مزارە کەوتێکی پێ بوو قەبرەکەی داکی هەڵدایەوە دەیگوت داکەم ببینەوە دەرێ کاک حوسێن ئێرانیەکان دەوڵەتی ئێران حکوومەتی ئێران هیچ وەختی خەڵکیان نات بۆ لای ئێوە قەت ئێرانیەکانتان بینیوە لەسەر لە مۆزوع قسە بکرێت ناوەڵا بەڵام ئێمە وەکو شاهید وەڵڵاهی 6 مانگی پێ و سەدام حوسێن کوڕێک کە ناوی حەسەنی حەمەخۆشناوە ڕەفیقتە بەمانە لە بەغا وەڵڵا ئەبەودا جوابی بۆ ناری کاغذی نادر کاک حوسێن سەدام حوسێن دەڵێ بابێن ئەو حەسەن حوسێن جەماعەت هەرێکی خانووییان لە مەنسوور دەدەینێ پارێکی یەکی 9 ملیۆن دیناری عراقیان دەدەمێ هەرچی بیانەوێ بە خانەنشینی عەقید ڕوکن بێت چێ بۆیان دەکەین بەڵام ئێمە دانمان بە خۆمان داگرت شان و شەوکەتی خوا لێ خۆشبوو مام جەلال و کاک مەسعودمان نشکان پەنامان بۆ ئەوە نەبرد ئێستاش پێی سەر بەرزین کە ئەومان نەکردووە ئەو دەمای کە بمان کردبا دەبووینە جاشی سەدام حوسێن لەگەڵ ئەو مخوێنەوە هەزاری وەکو ئێوە کاتون بەو جورئەتەوە مەقابەلەمان دەکەن خەڵک بێزی دەکردین خەڵک جنێوی پێداین کە چووبام لەوێ دەبوا لەسەری زاعەکەی ئەو کۆمەڵە جنێوێک بدەم هەتا فلیمی ڕانیە خۆم فلیمەکەم گرتووە ئەو عەقید ڕوکن و خەڵف وانە هەموو نێزێ بە ڕوحیاندا بەسەریاندا هەموو دەمیان دێنەوە هەموو ڕخۆڵیان دێنە دەرێ ئەو کاتیش 500,000 دیناریان بۆ نارن جەماعەتێک کارن دەبەغداوە تی ئەو فلیممان بدەیە ئێرانی عینەش داوای کرد بەڵام کە داوای کردبە بەڕاستی کوشتارێک بوو حیا و ناموسی میلەتی کوردی تێدا چوو زۆر بە قێزەوەنی بوو بەڕێز مام جەلال خوا لێی خۆش بێت من لە خەباتم تەرحیب کرابووین برسکەیەکیان کرد ئەم شیتە نەچێتە دەستکەس جەماعەتێکی نار بە ئیمزا شیتەکەم دایە دەستی ئەوان بۆی ئەو تەبع خەڵک داخل لە دڵ بوو لە ڕانیە خوێن ڕشنێک بوو زۆر بێتام بوو یعنی هیچ حقوقێکی ئینسانی تێدا بەدی نەدەکرا ئەوان دانیشتان شەوکەتی میلەتی کورد ئەوە بشێن بەڵام نەما کرد لە هیچ لای خۆمان نەفرۆشتووە لە دادگاکانی کوردستان یاخود لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە شکاتان نەکردووە داواتان نەکردووە کە ئەم تاوانە بە جینۆساید بناسێت دوسێ جار چوینە پەرلەمان دوسێدا خەڵکی برادری نزیکمان هەیە هەتا بە سەراحەت خۆی هات لە ماڵەکەی بووین داوەتی کردین هەستاکی زەرفێکی دانێکتم ئەوە چییە تی ئەوە هەدیەی خۆم وەکو شەخصێکی 50 وەرەقە لەگەڵ کە حەسەنی برام لێمان وەرنەگرت تم ئێمە سوالکەرین هاتوین ئازارەکەمان بگاتە شوێنی خۆی چوینە پەرلەمان لە پەرلەمانیش قوربان یەکێک هاتەکوتی کاکە نە پارتی دەتوانێت ئەوە قبولکە نێکی دەتوانێت ئێمە ناڵی نازانم ئێمە وەکو حکوومەت داوامان کرد ئێمە لە پەرلەمان داوامان کرد بە حەقەت دکتەر حەسەن ماڵی ئاوادان بێت بانگیشی کردین و ئیتر شتەکان لە هەموو شوێنەکە لە هەر شوێنێک ئێمە پەنامان بۆ برد دەستیان گرتین کاکە حوسێنیەوە هەموو ساڵە یادیم تاواناکەن بەڵێ زۆر جاگلەیەوەکەن ئەڵێن نە حیزبەکان نە خەڵک نە ڕێکخراوەکان ئەوانە هەر خۆتان ینی کە سوکاری شەیدەکانن کەێن لێرە خەڵکی تر چۆن نایەن حیزبەکان بۆ نایەن حیزبەکان پێیان قبول ناکرێ هێن جاران پێشوو دەهاتن بەڵام کە دێن من تۆ کامێرە لەسەر من داناوە من ناڵم ڕاستەخۆ ئەوە خەتای پارتیە ڕاستەخۆ ناڵم خەتای یەکێتیە بەڵێ شەڕێک بوو لە دەوروبەر بۆیان دروستکردن ئەوانە ئەو غەڵەتیان کرد بەڵام بەو غەڵەتی خۆیان دابچنەوە غەڵەتەکان بسڕنەوە جارێکی تر خوێن لە جەستەی هیچ کەسێک دانیاتەوە ئەگەر باسی ئەوە بکەین تۆڵی کە یادی قوربانیەکانەکەمەوە هەموو ساڵێک لە 6/8/94 کە کراوە پاش 29 ساڵ ئەم 29 ساڵە هەمیشە تۆ لەو ڕۆژەیە بە ڕۆژوەبی بۆچی بە ڕۆژوەبی بە ڕۆژوو بوونمان هەم ئەوەیە وەکو پاداشتێک بۆ خوایگیان کە ئەوەی بەسەر هێناوین دیارە ئێمە خۆشەویستی خوایین شکرمان کردووە لەسەری و ناشکریمان نەکردووە خوا ماڵیشی بۆ ئاودان کردوینەوە ماڵی ئاوادان بێ هەر کەسێک لێکە بەڵام بۆ ئەو کاتەی ئێمە ئەرک و ئازاری ماندوو بوون و ناڕەحەتی و برینی ئەو جستەی ئەو شەیدانە لە دڵماندا جێگەی بێتەوە تۆ من کە بگەڕێم لاسەر و گوێی کچەکەم ئیش خێزانەکەم حەریقات بێ 8 جار حەریقاتەوە خوێنەکەی شوشێتەوە کە خوێنەکەی بە کیلۆمەتر ڕۆیشتەوە 21 شەهید و دەبریندار ئەوێت خوێنێک بێ قەسابخانە نەبووە بەڵام مع الأسف بۆی کە ئێمەیان وا لێ کردووە هەموو ڕۆژێ برینێکمان ئەو برینە بێ کە تۆپەکە لە ماڵی داوین هەتا لە ڕانیە برادێکمان هەستا وتی من خەڵکی ڕانێم 29 ساڵە بۆ ئەوم نەدیتووە تی حەسەن و حوسێنی ئیمامی عەلی بەقەدەر ئێوە مەزلوم و
غەدر لێکراونین دە هیوادارم سەرکردەکان ئەوانەی کاربەدەستن بتوانن ئێمە بە 2 دقە 5 دقە تەرخانکەن بۆ ئەو بنە ماڵی بابنەکەم ماڵەکەمان بە هەکۆ دەبینە ئەو هەژماڵە دەچینە حزوریان دڵم بەوە مرتاح دەبێ قوربان بابێن خزمەتی شارەکە بکەن خۆتان هاتوون لە دەربەندەوە ئێمە پێی دەڵێن جادەی مەرگ یعنی 6 کیلۆمەتر ماوە بکرێ بە دووسایت بۆ نەکرێ ئەیبێکی گەورە نییە بۆ کاربەدەستەکانی ئێرەکەوا پردێکە لێرە بۆ پردێ بۆ قەڵازە بە هەرەوەز پڕ زبڕیکەن و بنەمای ئەو قەڵازیی جوانەکەی ئەو پردەیە کە ئەو پردە خەڵک هیواتی بوو ئەوان دەچن کۆمەگی هەموو گڵابەکانی چێریان نێمەتە خوارێ ئەویش بە وجودی قایم دەستی خۆش بێ کوڕێکی جەریئە بەڵام قایمەکانی پێشوو کە ئەو CO2 هاتووە لە 2007ەوە هەموو قایمەکان ترسیانەوە بەڵام جەریەکەی کاک بەکرد کە ئەو لەو ئاخیرەدا ئەو شتێوران ئەو CO2ەکە هات بۆ ئێمە و ئەو ئاشکرای کرد لەنا نازان بۆ دیشارنەوە بۆ دەبێ حەقێکی میلەتێکی 21 نەفەرژێ پێ بکرێ بەڵێ ئەو شەیدانەی ئەوانە و 21 کەسەی کە شەید کران بەڵێ هەمویان ئەمانە مەلەفی تایبەتیان بۆ کراوەتەوە ناو بەڵێ ینی هەموو زانیاری و شتەکان هەیە هەر یەکەی خۆی هەیە هەتایی وەفاتنامەی محکەمە شەیدبوونی قەسەم شەرعی هۆی وەفاتەکان چێت لە سخەسخانی ئێرەکانە و دژنهات و هەمووی نووسراوە یەک بە یەک لە چ کاتێکدا تۆ پارچە تۆپ لە کوێی داوە لە کوێندا هەموو دیاری کراوە بەڵێ ئەی وەزعی بریندارەکان چۆنە کەمێ باسێکت بەڵام باوە لە نزیکەوە ئاگاداری بریندارەکانیان ئێستا ئەو جارەکە لەگەڵمان هاتون دەڵێ خۆزگە ئەمەش لە جێ ئەوان بان شەهید بانە ئەو ئازارە نیو سعاتێک خواردویانە بەڵام ئەوان 29 ساڵە لەو ئازارەدا دەژێن یعنی باشە هەر منسوولێک بۆ خۆی کوڕەکەی خۆی بێنێت بەس دانی بێشە بزانە بۆ شەوە چەند حیمایە لەگەڵ دەچێتە تا دانەکەی بۆڵ دەقەنێ ئێدەبە ئەوانش یەک ئازاری ئەو ئافرەتانە ئەو کوڕە ئەو خەڵکە کوڕم هەیە کۆساری ناوە ئێستاش کە عەسەبەکەی بساوە ئێستاش قاچی دەشەلێت بەلایەکدا کە حتا بردمە بەغدا لە بەغدا لەجێ توبی کچی دەبێ قاچی بڕینەوە خۆمان تەحملمان نەمان هێشت بەڵام باشە بۆ کوڕی من هەر 4 پارچەی کوردستان نەبێت هیوادارم لێرەوە کاک قوبات کاک باڤێڵ کاک مەسعود کاک مەسعود کاک نەچوان میلەتی کوردی عێراقی بە برای خۆیان بزانن کوردی ئێرانی بە برا بزانن حتا پەکەکە بە برای خۆمان بزانین ئێمە نەڵێن فلان حیزبە هەموو کورد یەک پارچەیە بەڵام خۆزگە خۆمان ئەوەندە تێگەیشتنەمان هەبێت دڵمان قبولی بکە یەکێک لە یەکێک خزمەت زیاتر دەکات ئێمە دەبینین لە هەولێر خزمەت زیاتر کراوە ئێخۆ ناکرێ لە سلێمانی کەمتر کراوە فەرموون من شارەکەی خۆم لەبەرچاوە پردێکە تەواوی نەکەن کار بەدەستکان کە لەو گومرگی کێلێ کە ئێستاکەینێ بڕۆ سەرفەکە لە دەفتەر هەتا 50 دەفتەر هەموو ڕۆژە دەستیان دەکەوێت ئەی بۆ 2 ڕۆژ بە قوربانی ئەو پردەی ناکەن کە نمودێکی جوانی بۆ بکەن فەرمێستا بیبینن بە زڵ و لای ئەو زڵ و زاڵی قەڵاتەکەی پڕیان کردێتەوە دووباری سیارە بێتە بە ناوێدا هەمووی دەتەقێت دێتەوە خوارە ئێواران دێتەوە سیارێکی جامڕۆژ دێ گومرگی کێلێ بار دەکات و دەڕاتەوە ئاور لەو خەڵکی نادەنەوە بەڵام خەڵکی ئێمە جاران ئەمە سەدام پێی دەبتین ڕەس الحەیە بەڵام ئێستا لەبەر بواری حیزبێنەکەی دەنا قەڵازی ئەوەندە بێدەسەڵات نەبووە قەڵازی ڕاپەڕینێکی دەوێت هیچ کەسێک گومرەکە بەکارنێنێ بۆ شخصی خۆی باوە بۆ هەموو کوردستان بێ بۆ برایم خەلیل وەکو بۆ ئێرە با ئێرەش بۆ ئەو بێ با ئێستاکەینە قەڵازی ئەو وێرانکاریە با بێن خزمەتی بێ بکەن کاکە بەڵێ جاگەر ئێمە هەر بینەوە ینی کاتەکەشمان بەرە کۆتاییەچێ هەر باسی ئەو کۆمەڵکوژیە و قەسابخانەی کە لە ماڵی ئێوەیە ڕوویدا یعنی لەلانی نەفسیەوە ئێوە چۆن لەژین بەڕاستی ینی 29 ساڵە تۆ گەر باواز لە گلەیەکان بێنین باسی خۆتان بکەن تۆ چۆن خەوە بینی بە مناڵەکانتەوە باسیەوەکەی کە کاک حەسەنی برات مەسەلەن چەقویەکە گەڕا بۆی سکیش دڕێ مناڵەکە واللهی خێزانم لاگوێ ئەو لاگوێ یەک پارەی کفنەکەیم پێ نەبوو بە 730 دیناری و کاتی یەک لاگوێم گوارەکەیم فرۆشت قەسەم بۆ خوای ئێمە دروست کردووە هەمووی 4 شەوی پێ نەچوو خێزانەکەم ناوی نەورۆز و هات گوێ و سەر و پرچی هیچ نەما لە خەوەکەمدا پەلامارم دا و بە خێراتم کردوەکتم کوای گوێەکەت ڕای وەشاندم دەتگوت ئەوە ئێستا دەمرم تم بوا دەکێتەوە ئەو گوێی من ئەو بندەوە حەقی خۆمە دەبێ بندەوە مەلایەکمانە بووی خۆمە مێردی پورم بچوومە لایکتی کاکە ئەوە داوای ئەو حەقیەکە واللهی 5,000 دیناری سویسرین بۆ کردنە خێری ئیشمان لەو هەڵشۆ دەکەن ئیشی ئاوەکە بۆم کرد بە خێر خوا وەکیل ئەنی ئەوانە ڕوحیتیان پاکە شەهیدن هەتا خەسووی کە حەسەنی برام هات من هێندێک تەسەڕوفاتم و زۆر دەگریام زۆر معاناتم
تیکاشن نەورۆزی ڕەحمەتی توێتی با نەگەریە خواوەژی خواردنی دەستی ئێمە بە دەستی پێغەمبەری ئاخر زمانە محەممەد مستەفا صلی الله علیه وسلم ئێمە شەهیدی حەقیقین ئەی ئەوان شەهیدی حەقیقی بن دەکەن دین و ئیسلام هەموو کەسێک ئەدی کاک عەبدوڵڵا جەنابەت بۆ هەر ئەگەر وەکو وەزیری خۆت بێ بۆ ئیمزاک ناکەی کە کاک بێریڤان دەڵێ ئەوە جنۆسایید دەکە بۆ گوێنم ناگری بۆ دیکەن مزایدە بەسەر حیزب نێمدا لێرەوە چوینەوە لای کاک حەمەی میواندارێکی زۆر پیاوانەیەکردین دەستی خۆش بێ بە حساب تەلەفۆنێکمان بۆ بکە بۆ لایگەم پاشی 2 هەفتە چوینەوە لای تانە تەلەفۆنی بۆ کردی بچی ناوەڵڵا تم باشە بە تەلەفۆنت بوونەکە ئەدی بۆ ئازاری من ناپرسیەوە ئێمە بۆ ئابێنان دەکەن یعنی کەواتەوە ئازاریەوە بە پارە ساڕێژە بێ برینەکانتان بە پارە و بەوە ساڕێژە بێ بەوە ساڕێژ دەبێت کە هەرچی کورتەیە بەخصوصی پارتیوێکی کە لام ئێمەدا دەژین گۆڕانمانێژن هەر کەسێک لە ئەوان سەلامەت بێ و حیزبێنی خۆیان بکەن و کەسێک نەکوژێ لەیان بۆ بریمان ساڕێژە بێ بەڵام ئێمەش حەقێکی شەرعی خۆمانە فەرمۆ خانومان تەعمیر کردو قەسەم بەخوا قەرس ئێرەکانە فەرمو تەقاندویانەتەوە دەبات جەریئی بن کەسێک بنێرن وەکو ئافرەتێک لە ئێرانەوە دێ 50 دەفتەر و 60 دەفتەری بۆ سەرف دەکرێت ئێمە ناڵێن ئەوان کاکەوەرن ئێرەکانمان بۆ تەعمیرکەنەوە وەرن ئێوە ئاوڕ لێک لەو بریندارانە بدەنەوە والله وبالله تەڵای سیارەی فرۆشوو بۆ عەمەلیاتی فەتح بەطنی بۆ کراوە ئێستا کەینش پارچە لە ناوزگی داماوە دەبا بێن ئەوانە ساڕێژکەن دەبا وا بکەن برینەکانمان ساڕێژ بێ فەرمێستا ئێمە برینمان بە کەسانی وەکو ئێوە بۆ ستافەکەت ساڕێژ دەبێ کە لەوێەوە ئەرکتان خواردووە بە COT هاتووە لەوێەوە ئەوانە منەظەمێکی ئەمریکین هاتوون لەگەڵ ئێمە ئەو برایانەی پێشوش لەگەڵ ئەوان داهاتون ئەو فلیمان لە سلمانی پێشان داوە چاویان ماچەکەین برینەکانی ئێمەیان ساڕژ کرد خەرکی قەڵازێمان هەیە بە جەنابەت دەڵێ لە ئەوروپای بۆ ئەو ناڕەحەتی نەدیوە هەتا کاک فواد مەسوون چوینێ لای یەک جار لە ڕانیەوە لەگەڵ کە عەڵڵای مام عەلیەکی 5 وەرەقەیان دەنێ و بڕۆنە دەرێ تم قوربان 5 دەفتەرت دەدەین و ڕێزمان بۆ دابنێ تێمشتیوام نەبیستووە 21 شەهید دەبردار تم جەنابەت لە خارج بووی عەرەقەت نەکردەوە هیچ پێ نەکەوتووە ئێستاش گلەی و گازندەوی کە هیچم نەدیوە دکتەر بەرهەم هەماشت لە قاعەکە پێمان بوو ژنەکەی هەستا کوتی ئەو کەی بووە ئێوە لە ئەوروپا بوون ئێستا هاتوونە سەر حەزەکەی مانگی دەفتەرە دۆلار بۆ ئێوە سەرف دەکرێت بەڵام ئاورێک لە میلەتی نادنەوە یعنی من کە ئامانە دێشتێک دەم بە تۆ بڵێ ئەو کاتە زەرور بێ باشە کاک حوسێن دڵنیام پەیامەکانە قسەکانە گەیشت بەڵام دواوتت یعنی کاتێکە بیریە ڕۆژاکەیتەوە کە ئەو کارە ساتەی تیاڕوویدا بەڵێ هەموو جارێک چی شتێکەیە کە لە یادە دەرناچێت لە بیرە ناچێتەوە قەت ئەوەی هەمووی ناخۆشە بەڵام شتێکە زۆر ئازارە زۆر ئازارم دەدا ئەوەی زۆر ئازارم دەدا خێزانەکەی حەسەنی برام کە حامیلە بوو مناڵەکە حەڕەکەی دەکرد حەسەن محاولەی چەقۆی دەکرد بێ زیهی بدڕێ و بێنێتە دەرێ ئەوەم لەبیر ناسێتەوە کە کچەکەم لەبەر مەمشی دایکیدا بوو شەو منی هەستان دەتەوە تویتی بم بە خواوەشی کەوچی ناوە ئەلێ ڕقبری دایکی ڕدایەوە دەیگو ئەی چێ بەخێو ماکە هیوادارم فرمێسکەکانی ئێمە فرمێسکی شادی بێ بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ فرمێسک و بۆ مادە ناگەڕێم بۆ دەگەڕێم هەر کوردێک هەر کەسێک خوێنی لێبێ خوێنەکەی ئیمنا هەر کەسێک ئەگەر ئەوانە ڕێک و پێک من خەڵک بۆ لە دیزەدا بکەنکێ ئەو هەموو گەنجە بە کوشتار چوو بە قەدەر جەبهەی شەڕی عێراق و ئێران میلەتی کورد تێدا چوو لەو ڕێگایەدا من کە ئەو مقەڕەر بە ئێرەکانە من کوڕم بۆ دەنێرم بۆ خارج بە وەڵڵاهی جادەیەکی ئەم خەڵازەیە ئەو کوردستانە بە خۆڵ و تۆپۆتۆدەکەی خەمە سەرسەرم لەبیرم ناچێتەوە ئێدە باکەن شارمان خۆش بێ باوا بکەن یەکتران خۆش بێ لق و ناوچە لەوەیە کۆمیتە لەوێ مەڵبەندەیە مۆڕەمۆڕ لە یەکترینەکان خەڵک هان نەدەن بۆ سووتاندنی فەرمو چەند جار هەر تا جارێک شوێنێک سوتا بێ شەیدێکمان داوە زۆر باشە کا حوسێن دیارە دیسان داوای لێبوردنەکەم کە جارێک تبرینەکانمان کولانەوە هیوادارم کە پەیامەکان بگات و ڕۆحی شەیدەکان شاد بێت کە جارێکی ترەوە دووبارە نەبێتەوە دووبارە نابێتەوە لە هەر چوار پارچەی کوردستان وە دەستخۆشی لە جەنابتان دەکەم لە خۆت لە ستافەکەتان یاخوا بەخێر بێن برینەکانی ئێمەتان ساڕێژ کرد بەوەی کە لە کەسێک هەیە لە برین و زامەکانی ئێمە دەپرسێت کە جەنابتانن هیوادارم ئەم سەرۆکانەش هیوادارم بەخوان دابچنەوە ئەو بنەماڵە هەتا بنەماڵی ژاراوەش کاکە دکەم نی ئەوانش دەنەفەرن بوونە پارچە پارچە بە هاوارەکانمان هاواری سیاسی نەبێ هاواری برایەتی بێ نەچم بۆ لای یەکێتی قوربان ئەو برادێک کە پارەکەی ئێرەجی بوو هەموو ئیتیهامی نیت چی دەکرد چون پارەکەم لێوەرزەوە بە شەق وەڵا ئەتۆ چوویتە لای کاک مەسعود تم بە فەخرەوە چوومە لای کاک مەسعود و چوومە مانجەلای خۆم بە کوڕی هەردووکان دەزانم بەڵام بواری جینەکەی ئەوەی دەکرد کە ئەمن ئیشەکان دەکرد لە خۆی بەرزتر کە وەزیرێک بوو بانجی کردم کتی دەبێ لێی خۆش بێ ئەوەی بەحەز نەکەی یعنی ئەوە لێ خۆشبوونەیە ئەوە ئەدامکردنە بێت تەماشا ئەو سەرەتی ئەو ماڵ منداڵ ڕەشیدانە بێ بدزێت زۆر هیوادارم ڕەحمان
زۆر سپاسی جناب دەکەین. ممنون بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆر یەم جارەمان کە کەمێک تایبەتر و جیاوازتر بوو لەگەڵ پەنجەمۆرەکانی دیکە پێکەوە پرۆمۆیل قەیداهات و دەبینین و بەخواتان ئەسپێرم. دەوری ڕادیۆ چۆن بوو لە ناو خەڵک و ورەی پێشمەرگەوە لە بەشی یەکەمی بەرنامەی پەنجەمۆر لەگەڵ پێشمەرگەی دێرین ئەحمەد دەشتی باسی بەسەراتەکانی باوکی دەکات. فرانسۆ هەرێری یەکەم کەس بوو کە بەرنامەی ئاشووری بڵاو دەکردەوە و دەینووسی لەگەڵەوەی مەلا بووە بەڵام دڵی بە کچێکی جووەوە بووە. ئەو مامۆستای برای محمەد هاتگوتی بۆچی مامۆستای برای محمەد شعرێکی خالید دلێری قەدەغا کرد کە لە ڕادیۆ لێ بدرێت. تقیادەی موقت ڕادیۆی دانا تۆ بەشداری نەکرد. ئایا دکتۆر محمود عوسمان لە ڕادیۆی دەنگی کوردستان بێژەر بووە؟ هۆکاری چوون بۆ ئەوروپا و چەندین بابەتی دیکەی مێژوویی لە پەنجەمۆردا شایەتیان لەسەر دەدرێت. خۆ بەخۆ هەرچی کە هات و قووەت و قەولێکیدا